هەڵبژاردنەکان لەنێوان بایکۆت و دەنگداندا لە نووسینی خەبات کووردا. دانیشتوانی ئەوروپا خاوەنی چەندین پرۆسەی هەڵبژاردنن: هەڵبژاردننی شارەوانی شارەکان، هەڵبژاردننی مقاتەعەیان پارێزگاکان، هەڵبژاردننی پەرلەمانی دەوڵەت، هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمانی ئەوروپا. جاری وا هەیە دوو-دوویان سێ پێکەوە تاک دەتوانێت لە یەک لیست و بەجارێ بە کەیفی خۆی ئەو کەسە هەڵبژێرێت کە دەیەوێت دەربچێ. لە عێراقیش کورد لە چاو کەمینەکان و پێکاتەکانیکە شانسی زیاتری هەیە و دەتوانێت لە سێ هەڵبژاردن بەشداری بکات. بە بڕوای من هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ کورد زۆر گرنگترە لە هەردوو هەڵبژاردنەکەیکە، چونکە ئێستاش تا پێگەی کورد لە بەغدا بەهێز بێ شەڕی خۆفەرزکردن هەر درێژەی دەبێ. مادەی 140 و گەڕانی ناوچە جێناکۆکەکان و بەشداری کارەی کورد لە پێگەنانی کابینەی حکوومەتی مەرکەزی و لە ناو پەرلەمانی ڕێگری لەو یاسانامە قوڵانی کە دژی کورد و کۆمەڵگا و کلتوری کوردان بەڕێوە دەچێ و بەتاڵانبردنی سامانی سەرخان و ژێرخانی هەرێمیش بابەتێکی ترا گاردەم لە بەغدا عارەبکاری لەسەر دەکا و دەیەوێت بۆ خۆی بیدزێ. لە هەمووشی گرنگتر تا ئێستاش کورد کە لەگەڵ دژمنێکی داگیرکە ژیان دەکات. کوردی باشوور بەگشتی چونکە زۆر ناڕازین و بێزارن لە هەڵسوکەوتی حیزبە کوردیەکانی دەسەڵات و یەکنەگرتوویان خەریکە بەشداری کاراش نەکرد لە پەرلەمانی عێراق بەبێ ئەوەی بیر لە لاوازی پێگەی کورد بکەنەوە لە کاتی بڕیاردان لە بەغدا دژیان دەستکەوت بۆ کوردان. پەرلەمانی هەرێم بەهۆی سووک و ڕسواکردنی لەلایەن حیزبی دەسەڵاتدارەوە چەندین ناو و ناتۆری لێنراوە و لەسەر باڵادەستی حیزبی بەسەریدا ئەوەندە سووک و ڕیسوا بووە حیزب توانیوێتی دای بخایەن ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکە بەهێزی چەک بگاتە کورسیەکەی، ئەوە بێجگە لە فەسڵکردن و ڕاوەدوونان و تێڵدانی پەرلەمانتارانیش. زۆری موچیەندا پەرلەمانی لە هەردوو پەرلەمانێکی هەرێم و بەغدا و ئەو یاسایانەی کە وا دەکا خەڵکی ناشایستە بکەنە ناوەڵی پەرلەمان و لێنەپەرسینەوەیان وای کردووە خەڵکی بەگشتی دڵسۆزیەکیان بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان نەمێنێ. لە ئێستاشدا گەر تاکی کورد بە شێوازێک بێکە ئیجباری بکەن بگاتە سەر سندوقەکانی دەنگدان و ئەگەر ڕێژەی دەنگدەرە لە هەڵبژاردننی هەرێم هەر چەندێکیش بێ دەبێ ئەو ڕێژەی بۆ پەرلەمانی بەغدا دوو هێندە و زیاتریش بێ خەڵکی ڕوو لە سندوقەکان بکات. بۆیە ئێستا پێویستە تاکی کورد ئەگەر لە ژیانیشدا بۆ پەرلەمانی هەرێم قەت بەشداریش نەکا گرنگە بۆ هەڵبژاردنەکانی بەغدا هەر بەشداری بکات. ئازیزانم بڕۆن بۆ هەڵبژاردن، لاوازترین حیزب و پێکاتە و تاک و پاڵاوتۆ دەنگی بۆ بدە، نەک بایکۆت بکەین، چونکە تاکە ڕێگای دژمنی گەلەکەت بە یاسا دەتوانێت بەسەردا زاڵ بێ. ئەو چەند وشەیەم تەنها وەڵامێکە بۆ هاوڕێیانەی کە بە هیوا دەڕوان نە حیزبەکان و کەسوکاندیدەکان و دەخوازن بایکۆتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی بەغدا بکەن.